لێرە بەیادی هونەرمەندی خۆشەویست مامۆستا خدر بێگەڵاسی پێم خۆش بوو یادی لێ بکەم باوەکو پرچەکە حەیام نەبا ئەو ئاوازەی خۆیەتی بەیادی جەنابی ئەمنیش مامە خدر مۆسیقا لە خۆمە ئاگان لێ بێ برا زەڵامە ها هاي دەچمە پێش دەرگای ماڵیان دەپرسم دەنگ و باسی دوو قسەی خۆشی بۆ دەکەم وا خدر بێگەڵاسی بەدیاری لە بۆی دەکڕم سیم و ئایفۆن پڵاسی بۆ داخوازی دەینێرم فەقێمینەی نەڵاسی دەسەڵاگرم لە باڵای با پارتی هەڵامواسی بۆ کاک ڕێکان چاوەڕێ بە بارزی دەیکەم باسی بۆ کاک ڕێکان چاوەڕێ بە بارزی دەیکەم باسی بە عارەبی پێی دەڵێم حەبیبی عەلا ڕاسی هاي خۆ من خارجیم نییە تا بۆم بێتەوە گەڵا تووشی هەش کەسێکە بم لێمانە بێ بە بەڵا هاي ئاوازی مامە خدرە لە کوردستان بێحەلە بەزمن زۆ خۆشتر دێڵێم هی من سازی لەگەڵە هاي باندی مامەڕێیەکانە داریشوی وەکو برامی ئەو سەیارە دهی من بە ڕەشم دەکرد شارجامی ئەو سەیارە دهی من بە ڕەشم دەکرد شوازامی لە هەولێرێ پێی دەڕۆم لە کەس ناکەم سەلامی بۆ خدر بێگەڵاسی دنیا بوویتە سەرسامی مادام خدر پێی خۆشە یادی بەرهەم شەمامی مادام خدر پێی خۆشە یادی بەرهەم شەمامی کاکە هەڵبەت پێم خۆشە دۆست و برایەتی و تەبایم لەگەڵ هەموو هونەرمەندێکە هەبێ هەرچەند ئەو پیاوە بەڕێزە زۆر لە من گەورەترە نەدەبا دەستی پێ بکرد بەیان ئاوای بکرد دووبارە خۆشەویستیم بۆی هەیە و هەردوو چاویشی ماچەکەم سڵاو لە خۆی و لە هەموو هەوادارەکانی بژی